هەنگاو بەرنامەیەکی نوێیە لە گەلی کوردستانەوە پێشکەش دەکرێت هەم بە دوای کێشەکاندا دەگەڕێت و هەمیش چارەسەرێک دەبێت بۆ ئەم کێشان. کارەبا تەنها کێشەیەکی دیاریکراونیە بەڵکو چەندین لقوپۆب لە کێشە سەرکێکەوە هاتوتە کایە. چۆن بتوانین لە هەرێمی کوردستان بڕی کارەبای بە هەدەردراو کەم بکرێتەوە؟ لە دوای ڕاپەڕینەوە کێشەی کارەبا بەردەوامە. چەندەوەیەک گەورە بوون و کێشەی کارەبایان لەگەڵ خۆیاندا گەورە کرد و ئێستاش دوای تێپەڕینی ئەو هەموو ساڵە ئاسوەیەک نییە بۆ ئەوەی ڕەوشێکی باشتر بێتە ئاراوە. ئێستا بەپێی ئامارەکانی وەزارەتی کارەبای هەرێم لە 35 کارەبای بەرهەمهاتوو لە وێزگەکانی بەرهەمهێنان لە ڕێگەی جیاجیا بە هەدەر دەچێت. چۆن وا بکەین کەمترین بڕی کارەبا بە هەدەر بچێت؟ بەرپرسیارەتی لە ئەستۆی حکوومەتە بە تەنها یاخود بەشێکی لەسەر شانی هاوڵاتیان دەبێت. بەرنامەی هەنگاو تایبەتە بە ڕێگەکانی کەمکردنەوەی بە هەدەردانی کارەبا. خەڵک چۆن بۆ ئەم پرسە دەڕوانن و لە هەمان کاتە پرسیاری ئەوان لە حکوومەت و لایانی پەیوەندیدار چی دەبێت؟ خاتون تۆ وەکو بە هاوڵاتیەک چیە بە پرس ئەبینیت بەرامبەر بە بەفیڕۆدانی کارەبا لە هەرێمی کوردستان؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لەکەم سپاس بۆ بشارنی و تۆرە جوانش. من هەردوو لایەنەکە هەم حکوومەت هەم هاوڵاتی، چونکە ئەگەر حکوومەت لەلایەکەوە مەسەلەن پلانێکی هەبێت پلانێک داڕێژێت بۆ سیستەمی کارەبا، ئەو کاتە هاوڵاتیش لەلایەن خۆیەوە ئەتوانێت مەسا هاوکاری حکوومەت بکات. چۆن بۆ نمونە من بە کوشانەوەی گڵۆ پێتوانم ماڵێکی کە ڕووناکەمەوە. طبعا لە بەدەردانی کارەبا یەکەم جار هاوڵاتی خۆی بەرپرسیارچکە کارەبایەتە دەست هاوڵاتیان، بەڵام حکوومەتی پێویستە ئیجراعاتی لەگەڵا بکات. پێش ئیجراعات کە حکوومەت دیکە ئەبێ ئینسان خۆی بەرپرسیارەتی خۆی بزانێت کە ئەو کارەبایە بە شێوازێکی ناڕەحەت دەگاتە دەستی، چەند ڕنج و ماندووبوونیەکی وێتە ئاگاتە دەستی. ئەبێ ئێمەش ڕێز لەوە ماندووبوونەیە ئەو کارمەندە ئەو خەڵکە بگرین کە کارەباکە گەێنە ماڵەکانمان کە ئێمە ئیسفادەی لێکەین، هەتا ئەو کاتە ئیسفادەی لێکەین بەکاری بێنێ و کاتێکی ئیسفادەی لێ ناکەین بیکوژێنەوە بەکاری هێنین. جارێ پێشەکی کارەبا هەیە لە وڵاتێ کە بەفیڕۆبی کارەبا زۆر کەمە. جارێ تۆزێک ئەگەر با بڵێن لە زستانە باشترە، بەس لە هاوینە هیچ کارەبانیە. ئەوەنەی مۆلیدە هەیە ڕیسی نییە. شێوازەکانی بە هەدەردان و بەفیڕۆچوونی کارەبا لە هەرێمی کوردستان زۆرن. بێگومان حکوومەت و وەزارەتی کارەباش بەشێکن لە بەرپرسیارەتی بوون بەرامبەر بە هەدەردانی کارەبا. هاوڵاتیان لە چین و چێژی جیاجیا ڕاوبۆچوونی خۆیان خستە ڕوو. بۆ ئەم دۆسێش دەچینە لای بەرپرسانی کارەبا و لە ڕوانگەی ئەوانەوە چارەسەر چییە بۆ بە هەدەردانی کارەبا؟ بابەتە زۆر قسەلان بەسەر کردووە، چونکە ئەو بابەتە بابەتێکی تەواو زانستیەوە هاوکاتێکێکە لەو گرفتانی کە وەزارەتی کارەباوە موسسەی کارەبا لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەناڵێنێ پێوەی لە ساڵان ڕابردووەوە، ینی کە ئێمە هەستمان پێکردووە دراسەمان کردووە کاتی خۆی لە وەزارەتی کارەبا کۆمپانیای PB بەریتانی هاوکاری کردین بۆ دراسی لۆسس واتە ئەو بەفیڕۆچوونی جەناب باسیەکەی. دوای هەموو کۆکردنەوەی داتاکان بە یارمەتی تەواوی سێکتەرەکان لە وەزارەتی کارەبا لە خوارەوە لە هاوبەشەکانەوە پێ هاتین هەتاوەکو بەرهەمهێنان گەیشتنەوەیکەوە بە نزیک ئەو کات لە ساڵ 35 وزەی کارەبا واتە توانای بەرەمی هەرێم بەفیڕۆچ. سەبارەت بە کارەبا و بە هەدەردانی کارەبا بە تایبەت هەدەردانی کارەبا کێشێکی زۆر گەورەیە بە نیسبەت وەزارەتی کارەبا و بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی ئێمە دەناڵێن بەدەستیەوە ئێمە زۆر. هەدەردانی کارەبا لە دوو سەرچاوەوە دێ. سەرچاوی یەکەمیان سەرچاوەیەکی بڵین علمیە، ئێمە کۆنتترۆلکردنی تۆزە زەحمەتان ناتوانین بڵین 100% کۆنتترۆڵیەکەین، بەس ئەتوانین شتێک کەمیکەینەوە لە ڕێگە علمیەکان و بۆ لەبەرەوەی تەزووی کارەبا کاتێک کە جۆزرێتەوە لە جێگەی دروستکردنی و تەولیدکردنیەوە بۆ ئەو شوێنی کە بەکار دێت مەسافەیەکی زۆری هەیە. سیرەکەی ئەو مەسافەیەکایە ئەو مەسافەیە کە ئەبرێت بێ بە شێوەی گەرمی لە تەزووی کارەباوە لە تاقەی کارەباوە ئەگۆڕێ بۆ تاقەی گەرمی. بەهۆی ئەو گۆڕێنکاریەوە تۆ چەند مێگاواتێکە لە دەسەچێ. ئەمەیان تۆ ئەتوانی بە ڕێگەی فەنی چەند بکرێت کەمیکەیتەوە ناتوانانی بیکەی بە سفر. ئەمە یەک. خاڵی دووهەمیان بە هەدەردانی کارەبا ئەکەوێتەوە سەر بەکارهێنەری کارەباکان کاتێکەوە کە بەکارهێمن سەرپێچی ئەەکەن لە سەرپێچی کارەبا. سەرپێچی مانای چی؟ مانای ئەوەیە ئەو پێوەری کە بەڕێوەبەرایەتی گشتی یان وەزارەت کە بۆ تۆی داناوە کە لەسەر ئەو پێوەرە سەنگی مەحەکە لە نێوان بڵین هاوڵاتی و بینی وەزارەتە و ئەزانێت چەند وەحدە یا چەند کیلۆواتە تۆ سەرف کردووە
ئەو پێوەرە تۆ لە پشت پێوەرەکەەوە یا بەڕێگەی لە ڕێگەکان کارەبا وەرگیت و پێوەرەکە نێخوێنێتەوە ئەمە پێڵین سەرپێچی ئێمە لە تعبیری کارەبا بۆ خۆی بڵین چەند سزایەکی هەیە و سزاکانی تا ئەگاتە محکەمە و تا ئەگاتە شکاردێکردن هەیەی جا بەنیسبەت بە هەدەردانەوە لەو دووجێکرد بە هەدەردانی کارەبا دوولانێ لایەنێکی ئەکرێتە سەر حکومت لایەنێکی شێکێت سەر هاوڵاتی ئەو بەشەی کاکەوێتە سەر حکومت جیاوازیکردن لە پێدانی کارەبا لە حەسەی شارەکانە ئەوەیەکێکە لە بەهەدەردان یەکیشکە لە بەهەدەردانەکان ئەوەیە کە هاوڵاتی دەستدرێژەیە کاتە سەر هێڵەکانی کارەبا و کارەبا فیڕۆ بات یاخود پێوەردانانی و کارەبا ڕاکێشێ لەبەرەوە دوولایەنەیە یەک لایەکی حکومت و لایەکیشیان هاوڵاتی قسەمان لەسەر کردووە ڕوونیشمان کردوێتەوە ئەو ونبوونە چییە تاوانە ونبوونە دوو جۆرە جۆریان پێوان تەکنیکەڵ لۆسس واتە ئەوە شتێکی سروشتیە لە هەموو تۆڕێکی دنیاە کە دام و دەستگای کارەبا وزەی بەرهەمە هێنەوە ئیگوازێت و دابەشێکە حاڵتێکی سروشتیە بە پێی با بڵێن پێشکەوتووی سیستمی کارەبا لەو وڵاتە یا لەو دامەزاوەیە کەم و زیاد دەکا بە نسبەی 12 ماگزیمامەتی نابێت لەوە تێپەڕێ وەکو لایەنە تەکنیکەکەی هەرچی لایەنە ناتەکنیکێکە شێتی کە پێڵێن نەن تەکنیکەڵ لۆسس بریتیە لەو زیادە ڕۆیە و سەرپێچەی دەکرێتە سەر سیستمی کارەبا سە تۆڕی کارەبا کە ئەم ڕێژەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە لە ماوەکان لە ڕابردووە زۆر بووە. کێشەکانی کارەبا لە کوردستان زۆرن و وا لە هەمان کاتا جۆرا جۆرن لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە جیاوازیان هەیە ئەگەر لە ناوچەیەک کێشی کەمی کارەبا هەبێت لە ناوچەیەکی تر کێشەی کۆنی تۆڕی کارەبا و دابشکردنی بوونی هەیە دوور نییە لە ناوچەیەکی تر کێشەکە نەبوونی مەحاولە و لە شوێنێکی دیکەش بابەتەکە بپەڕێتەوە بۆ زیادەڕۆی و بەهەدەردان لە کاتێکدا خەڵک شەوانی زستان و نیوەڕوانی هاوین بەبێ کارەبا تێدەپەڕێنن کەچی فەرمانگەکانی کارەبا بڕێکی زۆر کارەبا بۆ خۆیان بەکاردەهێنن بە هەدەردانی کارەبا لە کوردستان حاڵەتێکی فراوانە و هێشتا حکوومەت نەیتوانیوە بەباشی مامەڵەی لەگەڵ بکات لایەنی کەم ئەو بە هەدەردانە خۆی لێی بەرپرسە ئێرە سیتەکە نزیک شاری سلێمانی شوێنێکی گەشتیاریە و وەک ئەوەی ئەبینین لە کۆتایی هەفتەدا خەڵکی ئەم شارە سەردانی ئێرە ئەکا و کات بەسەر دەبات بەڵام ئەوەی جێگەی سەرسوورمانە و جێگەی باسە وەک شوێنی نیشتەجێبوون کارەبای بۆ دابین کراوە ئەمە ئەوە ناگەێنێت تۆ من ماڵەکەم هەمووی بکەم بە گوڵۆپ و بەڕووناکی بەکاری بێنم ئەمەش بەشێکە لە بە هەدەردان بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کەوا حکوومەت پاساوی هەبێ بۆ ئەوەی کە بڵێ هاوڵاتیان سەبەبێکن بۆ ئەوەی کە کارەبا کەم بدرێت پێویستە بە تەواسی باشکە پرۆژەیەکە مەسەلەن کە دابشکنی کارەبا بە شێوازێک بێت کە هەموو کەس سوودمەند بێت جیاوازی نەبێت لە بینەکان و نابێنی شارەکانە نەوەڵام منیش وەختی حەزم لێنە جیاوازیە بێت لە بین هیچ کەسێکە چکە هەمومان هاوڵاتی ئەم وڵاتین و هەمومان هەوڵمانەوە کەم وڵاتە بگاتەوە ئێستا ئێمە وەک میلەتی کورد قەدری شت نازانین بە حەقەت هەموو شتێکی ئێمە نەزانیستە بڕ سێری کرد کابراایە توانێت دەقاجل کاوەڵە ناتوانێت سەپاری کارەباکەیت ئێمە لە وەزارەت چەند جارێک بە ئەو توانایی کە لە بەردەستمانە بووە توانە تەقلیدیەکانی مەسەرەن لژنەی سەرپێچی و زیادەڕۆیی بە هاوکاری مەسەن وەزارەتی ناوخۆ و هەندێک لە دام و دەستگاکانی تری دەوڵەت کە هەڵمەتمان دەست پێ کردووە بۆ شوێنانی کە گومانمان لێ هەبووە بەڵام لە ڕاستیە ئەو ڕێژەی کە باسیەکەین زۆرە بە نمونە ئێمە لە پایتەخت لە هەولێر ناوچەیەکی دیاریکراومان چێک کردەوە و ئەو هەڵمەتەمان دەست پێ کرد یعنی بەڕاستی ژمارەکە زۆر سەرسوڕهێنەر بوو لە 100 هاوبەش 35 هاوبەش و بەرەو ژوور تەجاوزی کرده بوو لە کاتێکە ئەو ناوچەیە لە ڕووی ئابوووریەوە لە چینە باشەکانیش بوون لە سەرو مامناوەند و ڕەنگە بڵێن لە چینی بە ئیمکانێتیش بوون وەکو تەرەفە عیلمیەکەی بڵین تەرەفە عیلمیەکەی کە هەیە وەزارەت خۆشی زۆر چاگەزانێ لە زۆر جێگا بە چەند ڕێنماییەک عیلاج کراوە و لای ئێمەش هەیە عینەشت بەڵام ئێمە ناتوانین سفریکەینەوە لە دووهەمیانە کە هاوڵاتی سەرپێچیەکە ئەویشان بە ڕێنماییەکان چارەسەر کراوە چەند جاریش لیژنەمان هەیە لیژنەی سەرپێچیەکان کە ئەچێتە دەرەوە
لە شوێنەکانە لە شوێنە گشتیەکانە لە منطقەی سەناعیە لە بازاڕە لە لای هاوڵاتی لە ماڵی هاوڵاتی چێکەکەن ئەگەر بێت و سەرپێچیەکە بێ بەپێ ڕێنمایەکان ڕاستی پلانێکی مەزبوط و تۆکمە نەبووە لە بیدایەتەوە بۆ کەرتی کارەبا بە تایبەتی لە تەولید و لە دابشکردن یعنی دابشکردنی کارەبا سێکتەری دابشکردنی کارەبا سێکتەرێکی گرنگی کارەبایە پێویستە ڕێک بخرێتەوە بە شێوازێک کە وابێ هاوڵاتی کارەبا بۆ کارەبا بەکاربێنێ ئێستا زیاتر هاوڵاتیان کارەبا بە لە جیاتی سوتەمەنی و لە جیاتی وزەی خۆگەرمکردنەوە بەکارێنن نەک تەنها بۆ مەبەستی کارەبا هێڵەکانی کارەبای گشتی ئێمە بە پێستاندەر هەمانە بۆ نمونە ئەو خانووی کە تۆ ئەیکەیت هێڵی کارەبای گشتی ئەبێ بۆ نمونە 9 متر 75 سانتیمتر ئاخر تەلە لێوە دوور بێ بەڵام ئەگەر هاوڵاتی تەجاوازی کرد و هاتە پێشەوە تووشی کێشە بێت و ڕسیکی زۆری هەیە و چەندها کەسیش کارەبا گرتوێتی یا کوشتوتی یانوە تووشی کێشە بووە بەنسبەت کارەبای گشتیەوە ئێمە بەنسبەت خۆمانەوە ئەم هەموو عمود و ئەو هەموو تەلە کراوە ئەگەر بێت و دفن بکرێتە ژێرزەویەوە مەبلەخێکی زۆری تێچێ ینی مەبلەخە زۆرەکە ئەتوانم بڵم لە ڕادە بەدەرە زۆرزە و جێگەش ناگرێ کێشەی هەیە کێشە بۆ دروستەکە لە زۆر جار بەڵام بەنسبەت مۆلیدەکان و هێڵی مۆلیدەکان کە تایبەت مۆلیدەکان سیمای شاری ئەتوانم بڵم ناشرین کردەوە لە ببورن و قسەیەکەم لەبەرەوەی زەرورێتە دامەناوە مۆلیدەکانیش ئەمە عینەن شت ئەبێ ئەو چێبڵانە ئەگەر پیان لابرین و بیکەین بە دفن یا بیخاتە سەر چێبڵەکانی خۆمان خەتی کارەبا ئەویش پارێکی زۆری ئەوێ چێ تەحملی ئەو پارەیەکە هاوڵاتی ناتوانێ بیدا ساحب مۆلیدە ناچێتە ژێرباری حکومەتیش ناتوانێت ئەوە بکات لەبەرەوەی ئەو شەبەکە و مۆلیدەکان ئێمە بە موقەت ێزانین سبێنێ کارەبا باش بوو لا ئەبرێ بەو بزنسە نامێنێ لەبەر ئەوە لەبەر قەزەی ئیکۆنۆمی و لەبەر قەزەی پارەکەی ناتوانیت ژێرباری ئەوەی بڵین ئەو خەتانیان جۆزەی زیرەک یەکێکە لە پرۆژە نوێیەکانی وەزارەتی کارەبا بەڵام بەداخەوە کە تا ئێستا ئەم پرۆژەیە تەواو نەکراوە دەنا چارەسەرێکی زۆر باش دەبوو بۆ زۆرینەی کێشەکانی کارەبا کەواتە ئەو سیستمی بەڕێوەبرنی جەناب باسیەکەی ئێمە بیرمانیەکردەوە کە سود لە تەکنۆلۆژیا لە دنیای پێشکەوتو وەرگرین لە کاتەکان تەوەسع ئەگەورە هەیە ئەم ژمارەیە لە هاوبەشان زیادی کردووە کە ئێمە لە حەقەت ئەفریایەوە ناکەوینە هەموو با بڵێن هاوبەشە چێککەینەوە بۆیە بە ڕێگەی پێوەری زیرەک کە یەکێ لە ئۆپشنەکانی ئەو پێوەرە ئەوەیە کە هەر سەرپێچیەک هەر تەلاعوبێک لەسەر سیستمی کارەبا لەسەر تۆڕی کارەبا بکەیت ڕاستەوخۆ ئێمە لە سنتەری کۆنتترۆڵە پێزانین و ئەتوانین سەرپێچەکە کۆتایی پێبێت ئێستا بەرنامەی پێوەری زیرەکە کە نسبەتێکی جێبەجێ کرا و بەنیازن تەواو بکرێ ئەگەر ئەم پێوەری زیرەکە جێبەجێ بکرێت ئیشەڵا بەنیازین بەرنامەیەکی وادا بدرێت کە ئیتر خاڵاتی بە پێی توانای شەبەکەی کارەبا و تۆڕەکانی کارەبا بتوانێت کارەبا وەرگێ نەک بە خواستی خۆی وەکو وەزارەتی کارەبای وەکو بەڕێوەبەراتی گشتی کارەبای ملی مەسئولین ئێمە هاوڵاتیمان هەیە هاوڵاتی یە داوای کارەباەکە پێوەری کارەبای بۆ بەستین لە دوای پێوەرەکەەوە ئەو چەند سەرفەکە ئێمە چێشەمان نییە بەعکسەوەی مە حەزەکەین سەرفکرێ بۆ لەبەروی پارە وەرەگری تۆ لە جێگەی لە لای ئێمە بڵین حکوومەت ئەی بابڕێ و حکوومەتیکا بەس لە ئەوروپا و لە وڵاتەکانی تر بزنسە ینی بەڵێ بزنسە کەرتی تایبەت دەیبا بەڕێوە کەرتی تایبەت حەزەکە بۆ دلیلیش بوو ئەوە لە چەند کاتێک کاسیرەکەی پارەکەی کەمترە لە چەند کاتێکیکە بۆ نمونە لە شەوە پارەکەی کەمترە لە ڕۆژ بۆ لە بەرەوەی شەو سەرفکردنەکەی کەمە فرۆشتنەکەی کەمە وا لە خەڵکەکە زیاتر بەکاری بێنێ بۆ ئەوەی کە ئەو بەرهەمی هێناوە بیفرۆشێت ئەگەر حکومت ئەو هەموو بارانە ئەبارێ ماشەڵڵا باران لە کوردستانە زۆر بارە ئەتوانێت زیاتر بەندا و دروستکە پرۆژەی باشتری دروستکە بۆ گلدانەوەی ئاو و پاشان هەستاکێک لێ ماتوانێت بە کوژانەی گڵۆپێک ماڵێکی کە ڕووناکاتەوە یعنی بە پێویست بەکاری بێنە کارەبانی پێویست ناگات لە ژوورێکای تۆ کە پێویستی بە ڕووناکیێر ژوورەکە دابیسێنە ئەو ژووری کە پێویستی نێبا ئیش نەکات ئیتر هەشتێکە یا کارەبا کەسە زۆربەی خاڵک مەسان سبلێت بەکاردێنێ لە کاتێکا سبلێت بەکارن مەی قاچە دەرەجەیەکەوەی کە بۆی کاتە سەر بیست با لە شێوازێ بێت کە هەم فێنکیشی باتێ و هەم خەڵکی کێش لە دوای تو ئیسفادی لێ بکات کاتەوە تۆکو خۆت لە ماڵەکەی خۆتە پەیڕەوی ئەمە ئەکیت کە ئێستایڵی من هەچ کاتێ لە ماڵەوە بم پێم خۆشە گڵۆب دایمە کوشێتەوە ینی بە تایبەتی گڵۆب ئەو ژوورەی کە پێویستم بینە شایدش ماڵ خۆم کە هەموو جارە گڵۆبەکانە کوژێنەوە کە پێویستم نەبێت حکومەت ڕاستەکە هاوڵاتیان ئێمە قەدری هیچ شتێک نازانین نە قەدری کارەبا ئازانین نە قەدری ئاو ئەزانین هەموو ماڵێک دە گڵۆپەڵەکە ئەگەر سەردانێکی ئەوروپا بکەیت سێرەکەی کابرا ئەچێتە تەوالێتەکە و کاتە دەرە گڵۆپەکە کوژێنێتەوە بەڵام بەداخەوە لای ئێمە بڕۆ مۆبەردەی ئیشەکە مجەمیدەی ئیشەکە سەلاجەی ئیشەکە ناوی هەمامی ئیشەکە هەچی شت هەیە ئەگەر کارەبا بێتەوە ئەو ئیشی پێەکات واتە ئەمە بە هەدەردانە
دوای ئەوە ناشتی هاوڵاتی پارە بە داوای هینش لە حکوومەتەکە لە باشە حکوومەت شتت بۆ دابین بکە کارەبات بۆ دابین بکە ئاوت بۆ دابین بکە ئەی تو چی ڕاستی ئەمە بیانوویەکە کە حکوومەت ئەیێنێتەوە بۆەوەی کا بڵێ هاوڵاتیان خۆیان بەشێکن لەم بەهەدەردانە چونکە بەڕاستی کارەبا خۆی ئەوەنە نییە تا هاوڵاتی خۆی کارەبا ئەوەنە بەهەدەر بە بۆی لەو کاتەکەمەی کایێتەوە کارەبا هاوڵاتیەکە مەجبورە ئەو شتانی کە پێویستێتی بەکاری بێنم ئەوە هەسا لە هەڵکردنە ئەوە گسەگدانی ناوماڵە هەمووی لێ کاتەکە ئەبێتەوە کەەوە ئەو مدەی کە کارەباکە ئەدرێت هاوڵاتەکە ئیشەکانی پێ بکات ئەمە ناگەێنێت کە ئەوە ببێتە خۆی ئەوەی کە ئەمە هاوڵاتێکە کارەبا بە هەدەر ئەیە لە ئەڵلقەی یەکەمی هەنگاو باسی لایەنێکی کێشەی کارەبامان کرد کە بە هەدەردان و بە فیڕۆدانی ئەو وزەیە کە بە پارەیەکی زۆر بەرهەم دەهێنرێت و بە نرخێکی ڕەمزی بە هاوڵاتیان دەفرۆشرێت بەرپرسانی کارەبا بەڵێن دەدەن هەوڵەکان بۆ چارەسەری بە هەدەردانی کارەبا بەردەوام بێت و زۆر جەخت لەسەر سەرخستنی پرۆژەی جۆزەی زیرەک دەکەنەوە تاکو بەرنمەیەکی تر و تشەخستنە سەر ئەو کێشە و گرفتانەی کە پەیوەندی هەیە بە خەڵکانی ئەم هەرێمەوە پێتان دەڵێم هەر شاد